چەند کرێکارێک و سایەقێکمان دەرگیراگەن و بۆنەی شارەوانی وێ خستنیان هەژماری کۆمپانیاوە نەتەعیناتی ئەمە لامانگرێت نەیەکی ئەو لامانگرێت و مەعاشقی لە کاتی خۆیان نادەن کرێکاری داماکە هێسیەونی دەرەچێ بوو ئەی براخ ئەمە خەتی هەولەر و بەسێ بەیانی کرێکارێکی پێدا هیچ حسابێکی بۆ ناکەن کرێکار هەیە داماوە قەرز دەدا کرێکاری لەسەر حسابی خۆی ڕاشدەستێنێ کرێکاری وایە قەرزایی دوکاندارە قەرزایی ئەمە قەرزای ئەوە حایە ڕۆی گرت نەخۆشە سایقیشمان هەیە دوو دەرێ حاجی دیداری نێنە باخەڵە شەو دەبان ئەمیشە کۆمپانیەک هیچ ئۆڵێکمان نیست دواکەوتنی موچەم ئێمە سێ مانگ ئەو بۆ 4 مانگ 4 مانگ ڕێکمەوە لێە تێگەی کرێکار لە ئاگدا 500,000 سایق 600 ئەمان کەمیان گەستەوە بۆ باخەڵی خۆیان معاشیاوکەن بیکەمە 450,000 خۆی 450 بووە بیکەمە 450 کەدوکە معاش بن کرێکەش مانگ ناگرێت خەم دام نەخۆشە خۆم نەخۆش کەسام نەخۆشە بەڵە کاگە گەوی بووە کە بێتاقەتەوی ئەڕێ تۆ ئەم 50 بێ بەقەس ڕوونی بێ بۆ داپای دەکەمەوە